وەک ئاگادارن لە ئێستادا لەلایەن ئاسایشی پارتی دموکراتی کوردستانەوە لە هەولێر شەش ئەندامی تەفگەری ئازادی دەستگیر کراون کە ئەندامێکمان کە یەکەم ئەندامە دەستگیر کراوە زیاتر لە مانگێکە و ئەندامەکانی تریش دوا بە دوای یەک لە مانگی هەشتا دەستگیر کراون و بێگومانی وەک تەفگەری ئازادی هەڵوێستی خۆمان ڕاگەیان لە بەرامبەر ئاسایشی پارتی دموکراتی کوردستان کە بە زووترین کات ئەندامەکانی ئێمە ئازاد بکات چونکە بەجوێری ئەو لێکۆڵینەوەی کە کراوە ئەندامەکانی تەفگەری ئازادی بەبێ بڕیاری دادوەر بەبێ بڕیاری دادوەر و بەبێبوونی هیچ کێشەیەک لە ماڵەکانی خوانەوە لەلایەن ئاسایشی پارتیەوە دەستگیر کراون و هیچ ڕوونکردنەوەیەک بۆ ماڵباتەکانیان و بۆ خێزانەکانیان نەدراوە کە دەستگیرکردنی ئەندامەکانی ئێمە دەتوانین بڵین لە چوارچێوەی بەدیلگرتندا یاخود بارمتەکردندا بەبێبوونی هیچ کێشەیەکی یاسایی تەنها لەبەروی ئەندامی تەفگەری ئازادین دەستگیر کراون و هەتا ئێستاکانەش دۆسەی لێکۆڵینەوەیان بۆ نەکراوەتەوە و خێزانەکانیان بێ ئاگان لەوەی کە لە چی شوێنەکدان و دەست بەسەر کراون و بێگومان لە درێژەی هەوڵەکانی تەفگەری ئازادیدا لەسەر ئاستی باشووری کوردستان و عێراقیش بەگشتی هەوڵی خۆمانداوە بۆ ئەوەی کە دەنگی خۆمان بگەینە تەواوی ڕێکخراوەکان و کۆنسۆڵخانە و ڕێکخراوە مەدەنیەکان دژی گرتنی ئەندامەکانی ئێمە بەتایبەت لە باشووری کوردستان سەردانی 20 کۆنسۆڵ و ڕێکخراوی مافی مرۆڤ کراوە و یاداشنامە تەسلیمیان کراوە بۆ لێکۆڵینەوە بە دوواداچوون لەسەر گرتنی ئەندامەکانی تەفگەری ئازادی و بە هەمان شێوە لەسەر ئاستی حکومەتی بەغا عراقیش 16 سەفارەت بەسەر کراوەتەوە بە هەماشەوە یاداشنامەیان دراوەتێک کە بەجددی لێکۆڵینەوە لەسەر گرتنی ئەندامەکانی تەفگەری ئازادی بکەن و بە هەمان شێوە دوایین سەردانیکردنمان وەگەزانن ئەمڕۆ بۆ سەردانیکردنی خاجی سووری نێودەوڵەتی بوو یاداشنامەیەکمان تەسلیم کردن بۆ ئەوەی بە دوواداچوون بکەن لەسەر گرتنی ئەندامەکانی تەفگەری ئازادی و بە هەموو شێوەیەک ئەوانیش بە شێوەیەکی زۆر گەرم پێشوازی ئێمەیان کرد و گویان لە خواست و داواکارەکانی ئێمە کرد و بەڵێنیان پێدان کە هەر ئەرکێکی بکەوێتە سەرشانی ئەوان و پێویست بکات بۆ ئازادکردنی ئەندامەکانی ئێمە بە دوواداچوون لەسەر بارودۆخی ئەندامەکانی ئێمە جێبەجێ بکەن. نەخێر ئەندامەکانی ئێمە هەمویان ئەندامی تەفگەری ئازادین و دانیشتووی خەڵکی شاری هەولێرن و دانیشتووی شاری هەولێریشن و گرتنی ئەندامەکانی تەفگەری ئازادی تەنها لەبەر ئەوەی کە ئەندامی تەفگەری ئازادین چونکە بێگومان لە ئێستادا هەمومان ئاگاداری بارودۆخی ئێستای باشووری کوردستانین و ئەزانین کە دۆخی باشووری کوردستان لە ڕووی سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەوە ڕوبەڕووی چی دەبێتەوە دەنگی ناڕزایی کۆمەڵگاش هەیە لە بەرامبەر ئەو بارودۆخی ئێستاکە هەیەوە بێگومان تەفگەری ئازادی هێزێکی ئۆپۆزیسیۆنە کە خاوەن لە حەق و ماف و داواکاریەکانی کۆمەڵگا دەردەکەوێت و چەندین یاداشنامەی نەخشەڕێگای پێشکەش کردووە تایدا کە هەم خاوەن لە داواکارەکانی کۆمەڵگا چۆنەڵی پشتیوانیان دەکات و هەم نەخشەڕێگای چارەسەریشی خستۆتە ڕوو بۆ چارەسەری کێشەکان و بێگومان گرتنی ئەندامەکانی ئێمە چونکە ئەندامەکان ئێمە یعنی هیچ کاریکە نایاسایی لە پێشینیان نییە و ڕابردوویەکی پاکیان هەیە و بەشێکیشیان لە خەبات و تێکۆشانی گەلی کورد و ڕابردوودا جێگا دەستیان دیارە تەنها لەبەروی ئەندامی تەفگەری ئازادین و لەناو هێزێکی ئۆپۆزیسیۆندا و بە ڕۆحێکی وڵاتپارێزی و ڕادیکاڵانە خاوەن لە حەق و مافی کۆمەڵگا دەکات. بێگومان لە ئێستادا 6 ئەندامی ئێمە دەستگیر کراوە کە دوایین ئەنداممان هەڤاڵ ماهیر 5 ڕۆژ پێش ئێستا دەستگیر کراوە بێگومان وەک ئاماژەشم پێکرد هەوڵ و تێکۆشانەکانی ئێمە لەسەر ئاستی باشووریش و عێراقیش بەگشتی بەردەوامە بۆ ئازادکردنی ئەندامەکانمان و بێگومان داوا دەکەین لە ڕێی کۆنسڵ و سەفارەت و ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە گوشار لەسەر پارتی دموکراتی کوردستان دروست بکەن بۆ ئازادکردنی ئەندامەکانی ئێمە و ئەگەر نا ئەندامەکانی ئێمە ئازاد نەکرێت بێگومان لە ئێستادا ئەوە دیار نییە بەڵام هەڵوێستی جدیتر و بەرفراوانترمان دەبێت. ئێمە جگەلەوەی کە هەموو ئەو لایەنانەمان ئاگادار کردوتەوە لە سەفارەت لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ئێستاشدا لە هەوڵدان کە هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق لەم پێشێلکاریانی کە بەرامبەر تەفگەری ئازادیەکرێ ئاگادار بکەینەوە لەگەڵ هەموو ئەو هەوڵانەشدا ئێمە داواکاریمان لەلایەنە سیاسیەکان هەیە بە حکمیەوەی کە تەفگەری ئازادی هێزێکی ئۆپۆسیۆنە دیفاع لە حەق و مافی خەڵکەکات لە باشووری کوردستاندا ئەو ئەندامانەمان دەستگیر کراوە لە هەمان کاتیشدا ئێوە بە خۆتان نەزان تا ئاستێکی زۆر هێزێکی ئۆپۆسیۆنی کە زیاتر لەسەر پێی خۆی مابێتەوە لە ئێستادا تەفگەری ئازادیە بۆیە ئەگەرچی ئێستەکانە هێرش لەسەر ئەندام و لایەنگرەکانی ئێمە هەیە ئەشێ لەسەر زۆرێک لە هێز و کەسایەتی ئازادی خوازەکانیش لە داهاتوودام هێرشە بکرێت بۆیە جیاواز لەوەی کە ئێمە ئەم داواکاریانەمان لە لایەنەکان کردووە لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە داواکارین لە خەڵکی ئازادی خواز لە باشووری کوردستاندا لە هێزە ئۆپۆسیۆنەکان لەوانەی کە ئێستەکانە وەکو هێزێکی ئۆپۆسیۆن لە ساحەی باشووری کوردستاندا هەیە لە کەسایەتی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ
لەوەی کە هەرچی زووە بە دەممانەوە بێن لەو کەیسەدا هاوکارمان بن پاڵپشتمان بن ئەگەر چی ئێستەکانم هێرشانە لەسەر ئەندامەکانی ئێمە هەیە بۆی هەیە کە لە پاشە ڕۆژدا لەسەر زۆرێک لە کەس و هێز سیاسەکانیش لە باشووری کوردستاندا بکرێت چکە ئەوەندەی کە ئێمە تاقیبمان کردو و چاودێری بارودۆخکاکەین بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو بارودۆخێکی هەستیارترە ڕوا و دەسەڵاتداران و حکومەتی هەرێمی کوردستان بە گشتی هێرشێکی ناڕەوایەسەکان لەسەر خەڵکەکان لە هەولێر و لە بادینان و لە زۆرێک لە ناوچەکان لە ئێستادا دەستگیرکردنی کەسایەتی چالاکی مەدەنی هێزە ئۆپۆزیسیۆنەکان هەیە بۆیە ئەم هێرشە ئێستەکان لەسەر ئێمە لە داهاتووشدا بۆی هەیە لەسەر ئەوانە بێ ئێمە بتوانین لەم قۆناغەدا بە شێوەیەکی گشتی بە تایبەتی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەیەکەوە هەماهەنگی هەبێ بۆ ئەوەی کە ئەم کێشانە دروست نەبێ هەمومان ببینە فشارێک لەسەر حکومەتی هەرێمی کوردستان کە نەتوانێت بە ئاسانی ئەم هێرشانە ئەنجام بدات. نەخێر ئێمە پارێزەرمان هەیە پارێزەرەکە چەند جارێک سەردانی ئاسایشی کردووە وەڵامیان نەداوەتەوە بۆ معلوماتتان ببوورە بۆ معلوماتتان لە ئێستادا نەحاکم دیونی لە ڕابردوشدا کە ئەندامەکانمان دەستگیر کراون هیچ دۆسیەکیان بۆ نەکراوەتەوە ئێستەکانەوە 6 ئەندامی ئێمە معلوماتی دقیقمان لایە کە ئەوان دۆسیەشان ئەسڵەن بۆ نەکراوەتەوە حاکم نەیبینیون حتا ڕێگەش نادەن کە محامیەکانیان سەردانیان بکەن جگە لەوەی کە ڕێگە نادەن کە سوکاریشان و ئێمەش سەردانیان بکەین.